من نام زەمزەم عەبدولکەریم حامidە لە کاتێکی مایەکە تەمەنم تەنها 2 مانگ و بووە. ئەو کات لەگەڵ خانەوادەکەم لە هەڵەبجە ژیاوین بە مەبەستی خۆڕزگارکردن لە کارەساتە گەورەیە کە بەسەر هەڵەبجەیە هاتووە کە خانەوادەکەم ویستیانە خۆیان دەرباز بکەن لە هەڵەبجە چوونەتە دەرەوە لە نزیک قلیچ لەویا کیمیایان بەرکەوتووە و شەهید بوون. بە تەنها من ماوەم لەناو هەموویانە. دواتر لەلایەن چەند کەسێکی ناسراوە منیان بردووەتە ئێران تەسلیمی ماڵپورزایەکی باوکم کراوم. ئەوانیش بردومیانتە نەخۆشخانە لە هەمەدان بە کۆی گێڕنەوە تەقریبەن 12 ڕۆژ لە خەستخانە بووم. دواتر هێناومیانەوە لای خۆیان چەند مانگێک لای ئەوان بووم. دوای ئەوەش جوابیان ناردووە بۆ نەنکم و باپیرم بڵێن دایکی دایکم و باوکی دایکم چکە بەس ئەوان کەسە نزیکەکانم مابوون. جوابیان ناردووە کەوتوانە کچە بچووکەکە ماوە. ئەوانیش هاتوون بە شوێنی منە. دواتر نەنکم و باپیرم بە خێویان کردو. خێزاندارم ئێستا خاوەنی 2 مناڵم، خاوەنی کچ و کوڕێکم، ژیانێکی ئاسایی بەڕێیەکەم. بەس ئێمە وەکو هەر تاکێکی هەڵەبجە بەرکەوتووی چەکی کیمیاوین کێشەی تەندروستیمان هەیە بە عام. هەر لە مناڵیەوە خولیایکاری دەستیم هەبووە بەتایبەت ئیشی خەت و وێنە کێشان. ڕاستەکەی بارۆ کارێک بێ ڕەنگە دەرفەت نەبوو بێ لە کاتی خۆیان کە من وەکو خوێندن بیخوێنم، بەڵام هەر لێی دانەبڕاوم. ئێستش مناڵەکانم ئەو خولیایان تیا هەبووە بە ئەو پەڕی توانەمە هاوکاریم کردوون سوپاس بخوا تا ئێستش نەتیجەی باشیان هەیە. بەردەوامن ئەوانیش خۆشم و زۆر هاوکاریانەکە. هەموو کەسێک کە زڕوفێکی ژیانی تایبەتی هەیە بەس ژیانی ئێمە زۆر جیاوازە بە حکمی ئەوەی کە کەسە نزیکەکانمان هیچیان نەماون. من ئێستا سوپاس بخوا کە خی گەورە 2 مناڵێک پێبەخشیوم. بەڕاستیان ئەگەر ئەمان نەبوو ژیان بۆ من قورسترە بوو. بەس کە ینی هەر ناخۆشیێک ئەبێ کە سیرەکەم سوپاس بخوام خانەوادەیەم هەیە ئێستا زۆر خۆشحاڵم.